سڵاوتان لێبێت لە بەرنمەیەکی نوێی دانپێداناندا دێنەوە خزمەت ئێوەی خۆشەویست و ئازیز لە کەناڵە جوانەکەی دیمەن تیڤ. چەند بابەتێکمان بۆ ئامادە کردوون ئەم جارە. بابەت یەکەمیان تۆزێک غەریب و عەجیبە. ئەوە نیاڵێ ئەوە نیوەی منە، ئەخ تۆ زەلامت دیوە لەگەڵ خۆیان قسە بکات. من لەبەر ئاوێنەیە بینیمە، بەڵام غێری ئەوە نەمبینیوە. زۆر باشە زەلامت دیتێ لەگە خۆی قسەی بکە. لەوەیە مەوجودە ئێستا حالێن لەم ناهەیە. سە بۆ نمونە ئەم دیمەنەی کە ئێستایی بینن نیوەی شەڕە و نیوەی خێرە. جا من ئەمەوێ ئەو نیوە خێرە بەسەر شەڕەکەی ئەزاڵ بێت و ئیشەڵا شەڕ نەمێنێت. یەخە کوو دە تێم بگەینە. جا منەکە ئێستا هەمووی بۆ شەرعەکەم دەخۆ فەرموسەی دیمەنەکە ببینە. باشە کاکە حازری بەڵێ ئەکشە. ئەوە چییە و دەمانچێ بەدەستەوە نیازێت چییە؟ خۆ دەکوژی؟ ئەو دیسان تۆی نەسیحەتی کە زۆر ناگرم تەواو بڕیارێکە ویام و خۆمە کوژم. نەکەی خۆ نەکوژی ئامان بڕیارێکە ویام و خۆمە کوژم تەواو. یا نەکەی تاوی نەکەی نەڵێستێ ها بێعەقڵ خۆ نەکوژیت. گەمژە یەک نەسیحەتێ ئەەکەم تر لە ژیانمە نەسیحەتی تر ناکەم، بەس گوێم لێ بگرە. باشە پێم بڵێ بۆ خۆ دەکوژی، بەس تێم گەێنە. کاکە بێزارم لەم ژیانە. ئەمەوێ سیارەکەم بگۆڕم بە بەرزتر، خانووەکەم بکەم بە فێلایە کەس نەیبێت. قەنەعەتم بەم ژیانە نەما. ئەمێ خۆم نەکەی خۆ کەر نەکەی ها ئەها خۆ کەر نەکەی. زەلام هەیە خۆی کوشت بێت. وعدت ئێمێ ئەمە ئەخیر نەسیحەتە، ئەم جارە خۆمە کوژە، بەس گوێم لێ بگرە یەک نەسیحەتە یەکەم و تەواو. چییە دیسان بە درۆ ڕامەگری ها؟ مەسەلە درۆ نیە کەرانی عاقڵانی، بەس تۆم جارە گوێم لێ بگرە نەسیحەتەکەم ئیسفادە لێکەی ها. باشە دەی فەرموو چی بکەم؟ ئاها ئەمە قسەیە. بڕۆ سەر شەقامێکی گشتی ئێستا خۆم تێدەگەیەنم. دەبڕۆ دەی. باشە بەڵام دەمانچەکەی لەگەڵ خۆمە بەم ها. تا من ئێستا بەم دەمانچێ و پۆلیس بمبینێ دەمانچەکەشم لێ سنێ نایڵ خۆم کوشم. بەبی شەرمەوە اینجا بە بڕۆم زام کام شارعاڵێت. کاکەوە هاتمە شەقامەکە. ئێستا بچم بۆ کوێ؟ بەدەستی چەپا بڕۆ ناوەوە. ئەی کاکە ئێستا چی بکەم؟ وا هاتم ڕاوەسام. باشە لە دەست هەر ڕاستە. کابرایەکی گوڵفرۆشی لێ دانیشتۆ گوڵە فرۆشیە؟ شێتە کردم. با وەڵاوە داماوێکە لە یا گوڵە فرۆشێت. ئێوە نزیکی بوومەوە ئێستا چی پێ بڵێم؟ چاوە ڕاستەکەم کاگەحمۆیجان پێی بڵێ تۆ خێزانداری چەند مناڵە هەیە، ئەم کەسابەتە و ڕۆژی چەند پێیاکەیت، مرتاحی؟ ئەرێ تۆ زۆر سەی من تەسکەرەی بۆ دەرەکەم. دە تۆ بڕۆ لای بە قسەی من بکە. باش باش. کاچی گوڵ فرۆش بە ڕوخسە تایەرێیت بە یارمەتی خۆت. فەرموو کاکە. سەلام عەلەیکوم. عەلەیکە سەلام و ڕەحمەتوڵڵا. ئەوە سەلامم لێ کرد. تۆ ئەگەر خۆم نەبوو تا پێمەوتی گەمژە دە پێی بڵێ. کاکە خێرە چی لە من دەوێت؟ وەڵی حەزم کرد بزانم جەنابەت ڕۆژی چەنە دەزەکەوێت؟ وەڵڵاهی دەیە و پانزەیە و ئاوە. 10,000 ئەی ماڵ و مناڵت هەیە؟ دوو کوڕ و دوو کچم هەیە. مناڵەکانیش یارمەتی دێن؟ نەوەڵڵا هەرێکەوت چۆتە ڕێگا و جێگای خۆی و تەواو نەبەخوا نەوەڵی هاوکاریم ناکەن هیچ. ئەی خێزانت؟ خێزانم؟ بەڵێ. وەڵڵاهی بەداخەوە خێزانم ئەمری خوای کردو. ئەی بۆش نەنێناوەتەوە؟ کاکە بەخوا هەموو ژنێ بە گوڵفرۆشە ڕازی نابێت. نەبەخوا. سەیرم لێ ئەی چۆن ماوی چۆن خۆتە نەجات نایەوە چۆن خۆتە نەکوشتووە؟ بۆچی خۆم بکوژم کاکە لەبەر چی؟ چۆن لەبەرچی بابەت تۆ ئەوە ژیانە هەتاڵایی و هەمووی نەکبەتیە ژیانێ. وەڵڵی ژیانم زۆر خۆشە و زۆریش مرتاحم و زۆریش دڵم خۆشە لەخوا بە زیاد بێ. شکر بۆ خوای گەورە. وەڵڵاهی من زۆر تەعەجوب ماوم سەرم سوڕماوە چۆن تا ئێستا خۆتێ نەکوشتووە. کاکە ئیشەکەت هەرەوە نەبوو من ئیشم هەیە ئەڕۆم. بۆ کوێ؟ چەپشێ گوڵە بەم بۆ خۆشەویستەکەم. ئەی ئێستا تۆ نەوت خێزانم مردووە؟ چەپشێ گوڵە بەم لەسەر قەبری خۆشەویستەکەم دەی ژنەکەم خێزانەکەم دایانێم تێگەشتی لەبەرەوە لەوە فێری سەبر و ئارامی و تەحەموول و خۆڕاگری بووم. خواحافیز. تێم گەێنە بزانم بۆ گریت. بەزەیم بۆ پیاوە زۆر هاتەوە. ژیانی زۆر ناخۆشە. تو سەیریکە ئەو خێزانی نییە مردووە من خێزانم هەیە. مناڵەکانی یارمەتی نایە مناڵەکانم لەگەڵ خۆمن. خانوم هەیە ئەو نییە. سیارەم هەیە ئەو نییە.
بەڵام ئەوەی کە ئەو هەیەی من نیمە مەسەلەی قەناعەتە ئەو قەناعەتی هەیە من قەناعەتم نییە من تەماع وای لێکردم دنیا هەموو وای لێ هاتۆ نازانم بۆ ئەزانم تەماعی دنیا وای لێ کردویت ئەوان نامورتاح چییە بۆ ڕاوەساوی خۆ ناکوژی بۆ بێعەقڵم خۆم کوژم کەواتە کاگەحموو نەسیحەتەکەم سەری گرت ئاها چاول لێ ئەگەرەیەکێک قەناعەتی نەبێت لەوانەیە تووشی کارەساتێک ببێت ئەخر کابرا ماڵە هەتە ژنی باشە هەتە مناڵی ساڵحە هەتە ئیتر بۆ خۆ دەکوشیت واز لە وەڵا فڵان ئەمەی هەیە و فیسار ئەمەی هەیە و قەناعەتت بەوە هەبێت کە خوای گەوری ئەویتێ قەنەعەت زۆر گریگە قەناعەت مامۆستا و خەڵکە قەنەعەتی نەماوە لۆی سیرکە کوشتن و دزی و هورەشتی وا دەبینی برا لەگەڵ برای ڕاز نەمایە پەیوەندی بە قەنەعەتەوە هەیە بەتەکید مامۆستا تەکنیکەکەش جوان بوو ها تازە بوو مامۆستا تو شتت پێیە ها ئەی ئافەرین مامۆستا ئەو جارە ئەم دیمەنەکەی باز دەکەم ئادەی پیاوی تنگانە ئێستا پیاوی تنگانە زۆر کەم بووە کەمە بەڵام بەستەمەشای ئەو دیمەنی بکە بزانە ئەو پیاوە خراپە یان باشە ئەسە تۆ ئاکشنەی بە منیا من بێم بە ئەتوو بدە یەڵە ئاکشن یاڵە نازانم تەلەفۆنی بۆ بکەم نەکەم نازانم ئەیگەڕم کڕوا بکەم وەرە وەڵا بەڕیشی شەوە جوانم ئارە وەڵا وەستا شێرزاد بابە وەستا شێرزاد 5 ساڵە ئەمری خوای کردووە جواب نایمەوە یانی چی من بەدەستی خۆم ناشتم بۆ ڕۆزی داوە پارێکینەوە وڵڵاهی بەدەستی خۆم ناشتم شێرزاد خوای گیان هێزوو توانام بیتێ زەم ئەلو ئەلۆ سەلام باشی کاک ئەحمەد سەرچاوەکەم بەڕێزم لەوە دەچێت کە من نەناسیت ئەمن خێزانی ئوستا شیرزادم سەرچاوەکەم خوشتی بەڕێزی تۆ وڵا کاک ئەحمەد ئیشێکی زۆر گرنگم پێتە بەس وڵای شرم دەکەم پێت بڵم حەچیت هەیە من لە خزمەتتان ئەمرکە کاک ئەحمەد عەفووە بێ بمبووری بەس ئەتویش وەکو برای منی بەس نازانم وەڵای چۆن بڵم پێت شرم دەکەم خوشتی بەڕێزم چی ئەفەرمی بڵێ بزانم وەڵا کاک ئەحمەد ئەمن چەند جارێ ئەمەلیاتم کردووە بەس ئەو پارەکە لە ماڵە و ماوەمە ئێستا 200,000 بەس ئەمەلیاتی ئەم جارم 2 میلیۆنە بەس کەسم نەناسی وەڵایە تەلەفۆنی لۆ بکەم بەس لەبەرەوە تەلەفۆنم کرد بۆ ئەنگۆ ئەتوانن یارمەتیم بن خوشتی بەڕێزم تۆ منە ناسیت نەخێر ناتناسم ئەی چۆن ئەزانی کە من ئەوم و ئەم ڕقەمی تەلەفۆن و چۆن دەستکەوت ئەوە ڕاستی بێ من هەر نەمەزانی ناوی تۆ کاک ئەحمەدە بەڵام ئەوڕۆسەی ڕسمەکانمە کرد زۆزی لە ڕسمەکان لەگەڵ ئێوە گیریاوە بەس لە پشتی ڕسمەکانە شتێکی بۆ من نووسی بوو کە ئافرەت هەر کاتێ هەر شتێکت پێویست بوو لە کاتێکە کە من مردوم ئەتوانی بەم ڕقەمە تەلەفۆن بکەیت وەداوا هەر شتێکت بۆیت بیکەیت ئەویش هەوەکو برای منەوە دەتوانی متمانە پێ بکەیت لەبەر ئەوە منیش تەلەفۆنم بۆیەوە کرد کاک ئەحمەد ئێوە وەکو برای منن وەکو برای ڕەحمەتن یارمەتیم بین تکایە ئەی بەسەر چاو کاکە شێرزاد خۆشەویستترین هاوڕێی من بێخەم بە چیتان پێویستە من لە خزمەتتان زۆر سپاس کاک ئەحمەد کە یارمەتی ئێمە دەدەیت زۆر سپاس بۆ هەموو شتێک زۆر سپاسیش کە دڵی منت نەشکان وە وەکو خۆشکی خۆت یارمەتی مەدای خوشتی بەڕێزم مادام وای دەهات ئێوارە لەگەڵ خێزانەکەمە یین بۆ ماڵتان ئەو بڕەپارێشە بۆ ئەهێنم کە جەنابەت پێویستە هەر شتێکی تریشە پێویست بوو من برای بۆ هەزار ڕەحمەت لە گۆڕی مێردەکەم کە هاوڕێکی وەکو ئێوە هەیە زۆر سپاس دەکەم کاک ئەحمەد هیچ سوپاسی نایە من لە خزمەتتانم جارێ خوا حافیز خوا حافیز کاک ئەحمەد خوا خێرە بنووسێ دەست خۆش بێ ئای خودایە لەم عەیامەیە حیا حورمە زۆر کەمبووەتەوە
سپاسگوزارم کە ئاوا منە هێشتۆتەوە. خۆزگە هەموو ئینسانێک ئاوا بە وەفا بوو. با هاوڕێت بێ، با دراوسێت بێ، با کەست بێ، خزمت بێت. لە دوای وەفاتی، لە دوای مردنی ئەبێ ئاوا بە وەفابی بووی. ئەی ئافرم. دەست خۆش بی دیمەنەشی زۆر جوان بوو. مامۆستا گیان. پیاوێکی فێڵباس کلااوچی حازری ڕۆڵەکەی ببینی؟ ئەی بۆنە؟ مامۆستا دەوری پیاوی باش دەبینی، دەوری پیاوی خراپیش دەبینی. ئەکسەر ئەبێ هەموو دەورێ ببینێت چاک خراپ بەرز نزم. زۆر باشە. حازری؟ بەڵێ بەڵێ. ئاکشن! ئەزانی چەند ئەزیزی، ئەزانی چەند بەڕێزی لای من؟ نوریە نوری دراوسێمان. ئەوە حەبسەجەڵە زۆر سەلامی لێ بکە. ئەمرکە کاکە نوری. بەجددیتە؟ ئەری کاکە تۆ لە خۆتە بۆ عینوانی ماڵی منەی بە خەڵکی؟ من پێم وتوی ڕام سپاردوویت، تەکلیفم لێ کردویت. دەستێ خۆش نەبێت. دەبڕێ خوا لەم دەقێشە مەرحەبایم نەکەی. خوا حافیزی نەبێت. چی بووەوە؟ نوریە درێژی دراوسێمانە. عینوانی ماڵی منیە بۆ دوو زەلامەی کە من قەرزم لێ کردوون. ئێستا لە دەرگایە من قورسگوێکم ئەی بۆ قەرزت کردووە؟ ئەتە ئیشم پێی بوو. ئەزانی چۆن سەیریکە ئەسەکە لە دەرگایە نابێ یەکشتم بۆ پێشنەکە. بەڵێ ئەم مێردەم تووشی فوقدان زاکیرە بووە، تووشی زەهایمەر بووە، تووشی نەخۆشی لە بیرچوونەوە بووە. تۆ بزان تووشی چی مەکە؟ هەرما درۆ بکەم. ئەی قابیلە حوسە شەری باوکە قەرزەکانم بۆیاتەوە. احترامی خۆت بگری تەواو باشە؟ قسە نەکەی. ئەی حەزەکەی تەلاقی بەم جیابینەوە ئێستا لە دەرگایە. ئەو درۆیان بۆ وەکیان قەنەبێ. دەرگایە ڕاکە. باشە باشە. تووشی نەخۆشی لە بیرچوونەوە بیر نەچێت. باش. دەبڕە. وای چی بکەم ێستا چی بکەم ها؟ ئەستا درۆیان بۆ. كراك أحمد. السلام عليكم. ئەمە 360. السلام عليكم. 360. پیاوەکە میوانمان هەیە. میوان کێ؟ دراوسەی تازەیە؟ باش كاك احمد. بەخێر بێت. ان شاء الله راسته بيتو. بەخێر بێن دانیشن ئەمانە کێن؟ كراك أحمد شوني؟ باشن. شيلي نام ناس تو كاك احمد. نەوەڵا ئێوە من چۆنە ناسن. بو اینجا بو هاشام علی ناکی كاك. با پێتان بڵێ بله. ئەو نەخۆشە تووشی نەخۆشی لە بیرچوونەوە بووە. اما لكيوا. دەمێکە. 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 عليم من محمد محمد. کام محەمەد؟ أوش تامانة. بەخێبی کاک فەتحوڵڵا. ئسماناس. كاك فتح الله كي. زانم بەخوا من ئاگام لە هیچ شتێک نییە بۆ زانم بەیانی چیم خواردووە. كاك احمد اگر بتي بو قسانه فريمان دي اما زور زور لو باش لا توتيغي كتو تشيت. نەزەم یاخوا بەخێر بن. ئێمە بۆ پارەکە هاتووینەوە. هەریچی؟ کاکە من 50 ڕەقەم دایتێ بە ناونیشانی ئەوەی لە ناو قەیسەری بووی ئاشیات کڕی بوو وتت پارەم لێ بڕاوە 50 ڕەقەم بدەیە ئەدەمەوە. قەیسەری من لە ژیامان نەچوومەتە قەیسەری. قەیسەری لەکوێیە؟ ئەی قابلە درۆ لەگەڵ بکەین بوختانت بۆ بکەین. بیرم نییە شتیوان نییە. كاك احمد تو بلا ملا خمانو بين خبطو بقرنو بارا لبسنين. نازانم من هیچ شتێکم بیر نییە نازانم ئەوی کە ئێوە باسیەکەم زۆر زۆر عەجیب و غەریبە لای من. اما بياواتي ما لقل كردي كاكا 50 رقم مايتي برام. وتت بنا نشانه وت سياره اكرم بو سيمان فرمو كاكا او تشوار سيمانجي. من وتم سیارە ئەکڕم. ئێستا نازانم شتیوان نازانم نایە بە خەیاڵما من. کابرای زۆر سێ. ئاخە تووشی نەخۆشی لە بیرچوونەوە بوو. تو خود تاوني ديان. نه فوقدان زاکیرە. زەهایمەڕ. ئەزانی چی ئەگەر بتوێ بەم شتانە هەڵمان خەڵەتێنی ئێمەش ئەوە نەمناڵنین بەم قسانە وەڵڵاهی هەڵخەڵەتێنی. من هیچ شتێکم بیر نییە و نەخۆشی لە بیرچوونەوەم و باوەڕتان هەبێ قەنەعەتتان بێ تووشی نەخۆشی بووە. والله براجن من نخوش بم نخوش نيه. با او من يناسب شي مالك او بوي ولا خويا بوي بارك من يتو كاك جاجو بقرا سوين بخو او باري من يتو نارو اتكم ببارا چونکە من پیاوەتیم لەگەڵ کردی چاکەم لەگەڵ کردی. هیچم بیر نییە هیچم بیر نییە ئەوە ژنەم شایەتە کە ئەچمە دەرەوە دراوسەکانم هێننەوە ماڵی خوانم جا بابیر بخەمەوە من و تۆ بەیەکە و دوکانێکی فەلافلماندانە نابوو من تۆ ئەچوویتە بازار کامە نوەک ڕزی بوو کامە نوەک خراپ ببوو ئەتێنا لە مەچینە دەدا و ئەتهاڕی و ئەکردە فەلافل و دەرخواتی ئەو خەڵکە قوربەسەرە دەدا. من تۆ نازانم من شتانم هەر بیر نییە فەلافلی چی بۆ منانیشانەی هەتا مەطعمەکەشیان پێدا خست. من مەطعمم هەبوو هەتا ساحبی ئەو عەقڵ و خوڕەوەشتەبی بە حیاتی خێر لە خۆت نابینی. ژیان بە فێڵ و فڕ و تەڵەکە ناچێتە سەر. باش با من بەبیرت بێنمەوە. ئەی بیرتە بە یەکەوە تەلەبە بووین لە مەکتەب هەموو تاقیکردنەوەیەک جەنابەت قۆپیتە کرد
مامۆستا ئاها دەسێگری فامدا قۆپێکی دەرهێنای من خۆ پێم کردووە بەڵێ تۆ. من ئەسڵ تۆ هەر ناناسم تۆی چی زارە برادرم نێ سەری و نزل بێ هەموو برادەرەکەم سەری بەقەدەری گوێزیەکە دە باشە خۆ منە ناستی من محەممەدی هاوڕێ 30 ساڵات 30 ساڵ ڕەفیقی منی من یەک محەمەوە ناسم سمێڵی ئەمە نابێت من بیرم نییە منەفتیوان نییە ئێوە ڕەفیقی منین بەخوا تەلەفۆن بۆ پۆلیس دەکەم ئەڵە بەمانە هاتون ڕەشم لێگە دە باشە سامان با من شتێشتری بیرخەمەوە بیرم نایەتەوە براژن بەڵێ چی بووە؟ ئەگەر بەمە بیرت نەکەوێتەوە قەت بیرت ناکەوێتەوە بیرت دێ جارێک 30 وەرەقەت لە من داوا کرد وتت ژنێکم لە بەغا هێناوە پێویستیم بە ماساریف هەیەوەمانە کوێر بمژنت هێناوە؟ ئەم ژنەت هەرماوە بیپرسی من؟ ژنێکی ئەی هاوار بۆ خاتی کووامان ئێوە هەر ناناسم من ها ئەمە چییە؟ من بیری شتێکم نییە نامان ناسی کردووە زاکیرم هەیە ئێستا زاکرێت بۆ دێنمەوە ئەوە چی هەڕەشەم لێکن بەخوا تەلەفۆن بۆ پۆلیس دەکەم ئەمە زەهای مەڕێکەوتان کەریگە لێن ناتوان من تووشی فۆقدان زاکیرە شەکە بەسی زاکیرە زاکیرە گەڕەوەی کێو کارەبای کوژانەوە شەرحی کەم نانە کاکە دەتەوێت دیمەنەکەی ببینین ئا حازری ئارە وەڵڵا یەڵە با ببینین ئەکشن يا اخو عافيك ئەڵم بەخوا باش بواتی دەبڕۆ باچین ئەو جەنازە بنێژین یارمەتی مام بدە بابا جنازه ناشتنی چی ئەو جەنازەیە نابێ بنێژرێت ئەی باوتان قەزاری منە چی؟ پێشەوەی ئەمری خواب بکات دەوەرەقەم ماوە دێت دەوەرەکەم بنە و جەنازەکانێژی قەرزی چی؟ قەرزم ماوە بابتان کێوتی قەزی بەرێ کاکە من قەرزم ماوە دێت دەوەرەکەم بنەوە جەنازەکە بەرم بینێژ باشە بەخوا نایەوە ناکرێت دوایی بێ ئەم مەوضوعە بابا شتوان چۆن نەبێت تۆ خۆشەویستی باوکم بی هاوڕێ باوکم بی ئەلماتی سەبێ لەگەڵمان بینێژی ناهێڵم دەست لەو جەنازەیەوە بن ناڵم بینێن هەتا دەوەرەکەم نێنەوە برام با حیامان نەڕوات حەلاجێ بکە هەتا ئەو دەوەرەقەیەم نێنەوە ئەو جەنازەیە لە ما ناچێتە دەرەوە چی بکەین کاکە؟ تۆ زانین چی وەرە بە دوو قسە بکەین کۆبنەوەیە ئێستا دەینەوە ئیبراهیم تۆ جەناب کۆمپانیات هەیە 24 ساعت پێکە لە ئەوروپا پێکە دێرە بۆ تیجارەت و کەسابەت مەزرعەت هەیە ئیشی حیوانەکەت نازانم چی بۆ بنێگیت کاکە تۆ لە من باشتری وەک زۆر لە من باشترە یعنی چێ بەخیلیم پێ من بەخوا من دەزانێت چێ تااقەتم لە من یەک فرز نادەم نەوەڵە من وڵا چەنازێ بگەن کە هەک نادەم باوکی تۆیە باوکی منی شەقەت پەناسەرت بینی زیاتر باوکی تۆ براکەوانی دینار نایم براگەڕنی تۆ کاکە باک براگەڕش مەسئولی تۆ بدەیت وڵا یەک دینار نادەم تۆ لە مۆتان لە من پارە نەدۆسیوە تۆ کاکە نایە نایە چییە وەرە کاکە یەک دینارمان نییە چیەکە یان ئەوە دینارێک نایە نەوەڵای دەی بە حیسەتم بە ناموسم ئەو جەنازەیە ناچێتە دەرەوە تا ئەو دەوەرەقەیە نەبوو دەستەسکەی ناخشێنی ئازان چی جەنازەکە بەرە گەرنت خۆش و ئازادێ بەخوا یەک دینار نادەم ئەوە باش من پارەکە دەدەم یەخوا عەمرتان نەمێنێ یەخوا داڕزیێن لەشتان داوەشێ باشە بۆچی لەسەر دوو کوڕا کچەکە پارەکەی بۆ با ێ باشە خوشکم تۆ پارە دەکێ بوو زەرەکانم دەفرۆشم و قەردی باوکم ئەدەمەوە یاخوا عەمر کوردن باشە بۆ خاتری پێخەمبەر بۆ معلوماتتان باوکتان قەزاری من نییە ئەمە خەتەیە بوو بەڕەحمە بێ ئەو وێدانام وتی بڵێ شتێکی ئاوا هەیە بزانە کام لە کوڕەکان یا کامیان پارەکەت ئەیاتەوە ئەو میراتی کە لای من دایناوە پێشکەشی ئەوی کەم باوکتان 5 دەفتەر دۆلاری لای من داناوە 5 دەفتەر بەڵێ جاکەواتە 5 دەفتەرەکە بوو بە نسیبی خوشکەکەتە مامۆستا بەڵێ هیچمان ماوە وەڵاهی بۆم هەفتەیە هیچمان نەماوە تا ئەڵلقەی داهاتوو هەفتەی داهاتوو بە بڕگەی جوان و نێوە دانیشن بەخێر خواتان لەگەڵ خواتان لەگەڵ